ئەم کاتتان باش بەڕێزان من دلۆڤان ئەیمادەدین لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵتاندا دەبم بەڵام لە بەریتانیا نین بەڵکو ئەمڕۆ لە ئەڵمانیا بۆ ئەوەی قسە لەسەر بابەتێکی گرنگ و هەستیار بکەین کە ئەویش هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانە. ئەم بەرنامەیە بە ئامادەبوونی ڕەوەندی کوردی بەڕێوە دەچێت کە بۆ یەکەمین جارە میدیایەکی کوردی بەم شێوەیە ڕەوەندی کوردی کۆ بکاتەوە بۆ ئەوەی قسە لەسەر بابەتێکی زۆر هەستیار بکات. زۆر بەخێر هاتنتان دەکەم. ئەمە جگە لەوەی ئەمڕۆ میوانی ئێمە بەڕێز خات و جوان بەکر معروف دەبێت کە وەکو نووسەر لەگەڵماندا بەشدارە. جوان خان زۆر سپاس کە لەگەڵمان ئامادەی. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم تۆ وەکو کوردێکی دانیشتووی ئەڵمانیا ئایا ئەم حکوومەتەی ئێستا با بڵێن ئەم کابینەی ئێستا شایستەی ئەوەیە کە دووبارە خەڵکی هەرێمی کوردستان متمانەی پێ ببەخشێت و دەنگی پێ بداتەوە؟ بەڵێ بەخێر بن دەستا خۆش بێ. لە ڕاستیە پرسیارێکە بەڵام وەڵامەکەی دوو ناوەڕۆکی هەیە. ئێمە کاتێکە دەنگەین بە حکوومەتێک بەڵام لە ناو حکوومەتی ئێمە و هەرێمی ئێمەیە تاکە شتێک کە لە جیهانا بوونی نییە کە زۆر من خۆم وەکو کوردێک پێی سەرسامم ئەو هەرێمەیە کە توانیوێتی لە ناوخوا دەوڵەتێک هەشار بدات ئەتوانین نایبنین سێبەر دەوڵەت کە هەر یەکێک لە ئێمە کە ئەچێتە دەنگدانەوە دەنگ ئەیە بە حکوومەتێکی هەرێمی و دەنگ ئەیە بە دەوڵەت سێبەرێک بۆ کورد. هەر بۆیە من زۆر بە شایستە ئێزانم هەر یەکێک لە تاکی کورد بڕاتە پرۆسی دەنگان و دەنگی خوازراوی خۆی هەڵبژێرێت. باشە هۆکارەکەی تەنها ئەوەیە کە باست کرد یاخود هۆکاری دیکەشی لە پشتەوەی بۆ نمونە ڕەنگە ئەم قسەی تۆ چەند کەسانێک لێت بکردنەوە بەڵام خەڵکێک هەبێ ڕەنگە باس لەوە بکە ئایا خزمەتگوزاری چی کراوە چونکە هاوڵاتی بە دوای خزمەتگوزاریەوەیە. لە ڕاستی کات دۆڤان ئێمە هەرێمەکەمان لەسەر پرۆسی دیموکراسی دامەزراوە. لە ڕاستە پرۆسی دیموکراسیش 5 بەشی هەیە. پەیوەندی خەڵک بە نیشتیمانەوە، پەیوەندی خەڵک بە نەتەوەکەی خۆیەوە وەکو خۆی، پەیوەندی خەڵک بە دیموکراسیەوە و پەیوەندی خەڵک بە پۆپۆلیزمەکانەوە یاخود بە پەروەردەی ڕەخنەیەوە و خەڵک بە پرۆژەکانەوە. من 5 بوارم بە بەڕێزت. ئایا خەڵک تەنها ئەچن دەنگێن بە پرۆژەکان یا دەنگێن بەم 5 ئەساسی کە هەمومان هەڵبژاردننی بەڵام من لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەم کابینەی ئێستا چۆن بووە؟ بەڕێز دۆڤان من وەکو خۆم چاودێرێکی زۆر وردی کار و چالاکیەکانی هەموو لایەنەکانی کوردستانم و لە ناویاندا حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم کابینەوەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان 1967 پرۆژەی خستۆتە بواری جێبەجێکردنەوە کە لە ناویانە نزیکەی 900 لە کارەکان بە تەواوەتی جێبەجێ کراوە و هەڵگری 44 کاری تەواو نەکراوی حکوومەتەکەی پێشووتری خۆی بووە کە لە ناویانە 13 بە تەواوەتی جێبەجێ کراوە. یعنی تۆ بە جۆری وەڵامەکەت بێ بە شایستەی ئەزانی و خزمەتگوزاری زۆریش کردووە. بە دڵنیاییوانێ ئێمە هەرێمێکمان بخێن و خۆمان نووسیوەتەوانێ زۆر بە دڵنیایوانێ هەموو پرۆژانەی ئێمە ماڵ بە ماڵی ئێمە خوێنی بۆیاوە بۆیە زۆر بە شایستەی ئەوەی زانم کە دەنگی پێ بدرێت. باشە یەکێک لەو خزمەتگوزارانەی کە من دەمەوێت باسی بکەم لەگەڵ جەنابەت بابەتی هەژماری بنە کە لێرە ئێمە هەمومان ڕەنگە ینی زووتر لە وڵاتانە بە مۆبایل یاخود بە بانک ئەکاونتێکت پێ ئەتوانی سەفەری هەر وڵاتێک بکەی بەکاری بێنی بەڵام بینیمان ئەم پرۆژەیە زۆر دژایەتی کرا بە بۆچوونی تۆ کە تۆ لە دەرەوەی و ڕەنگە دەمێکە ئەم بانک ئەکاونت و با بڵێن هەژماری من بەکاربێنە لێرە ئەمە چۆن لێک دەدەیتەوە؟ لە ڕاستیە ئێمە هەمومان ئاگادارین هەموو پرۆژەکانی کە خزمەت بە هەرێمی کوردستانەکە ئەکات لەلایەن پۆپۆلیستەکانانێ دژایەتێکرێ و لە ناویانە هەژماری من تەنها پرسیارێکمێ بۆ ئەوانەی کە دژی هەژماری منن بۆ خوانێنە ئەوروپاوانێ کارتی ڤیزایان پێیە ئەگەر هەژماری من خراپە غێر ئەیانەوێت لە ڕێگەی تەڵتینەوە جارێکە هەرێمی کوردستان تسلیمی حکوومەتی مرکزی بکەن لە کاتێکا بیریان لەوە نەکرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دەستورەوە
دانی پێدانراوە ئایا ئەمانە توانن لە ڕێگەی تاوچینەوانێ دەستور بگۆڕن؟ جوان ئەم هەژماری من کە تۆ ئێستا لە ئەڵمانیا هەتا چەند کاری ئێوەی ئاسانتر کردووە؟ لە ماڵەکەی خۆم هەموو کارەکانم بەڕێکم تەنها لە ڕێگەی پەنجەمێرەکەمەوە توانم هەموو کارەکانم بەڕێکم لە بانک ئۆنلاینەوانێ من کارەکەم و زۆر ئاسانکاری بۆ کردوم کاتی بۆ گێڕاومەتەوە بانکی قەرزی بانکی ئەتوانم وەرگرم ئەتوانم هەموو کارەکانی ڕۆژانی خۆمی پێ جێبەجێکەم لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا من پێم سەیرە خەڵک خۆی بیر ناکاتەوە ناخوێنێتەوە لەسەری زۆر سپاس خۆتەزانی ڕەوەندی کوردی ئەمڕۆ لەگەڵمان ئامادەن بەڵێ بەڕێزان وەک ئاماژەم پێکرد ڕەوەندێکی زۆری کوردی لێرە لەگەڵمان ئامادەن دەمەوێت بۆ چوونی ئەوان لەسەر هەندێک لە بابەتەکان بزانم یەکێک لەوانە با بڵێن ئێوە زۆر لێرە با بڵێن یاخود هەمووتان بانک ئەکاونتان هەیە لە وڵاتە ناتوانن ڕەنگە بێ بانک ئەکاونتەکە بچنە دەرەوە یعنی هەمان پرۆژە لە هەرێمی کوردستان هەیە کە ئێستا هەژماری منە بەڵام ڕەنگە ینی زۆر دژایەتی کرابێت ئێوە تەجروبەیەکی باشتان هەیە لەسەر هەژماری من و بەکارهێنانی بانک ئەکاونت دەمەوێت یەکێک قسەم بۆ بکە ئایا ئەم پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبینن کێ ئامادەیە قسە بکات ئەو مایکە خۆت بناسیێنە و فەرموو نام شاخەوان غەفوری ئەم پێم سەیەکە سەربێجانەیەکەوی لە کوردستان دژایەتی سیستەمی بانقی بکاتن یەکەم شت کاراسانیان لە هەموو شتێکی یەکێک لە کوردستان سەفەرێکی بێ بچێتە ئەنتالیا تیکتێکی تیاری ببڕێتن پێویستی پێیتی بەبێ ئەو شتە ناتانی یان معاشخۆرەکانی کوردستان زۆر جار بینیمانە تەلەڤیزۆن کە لە سڕەی معاش ڕاوەستان لەبەر بەفر و باران لەسەر باویان لەبەر گەرمایە هیچ پێویست بۆ شتان ناکەن ئەو زەمان کۆتایی پێهات کە ئێمە بمانەوێت بچین لە سڕە ڕاوەستین هەتا پارەی وەرگرین ئەیتیەمەکان هەنە لەوێ هەر کەسە و کارتی بانقی خۆی ڕقم سڕی خۆی پێێتی زۆر بە ئاسانی دەتوانێت بچێتە سەر ئەیتیەمی پارەی لە خۆی دەربینێتن پێویستی خۆی دابین بکاتن کاک شاخەوان زۆر جار باس یاخود پرۆپاگەندەی ئەوە دەکرێت کە ئەگەر پارەکەت بچێتە نێو حسابەکەت ڕەنگە دەستی بەسەردا بگیرێت ئەمە تا چەند ڕاستە ئایا لایەنی دیکە دەتوانن دەست بەسەر بانک ئەکاونتی خەڵک بگرن و کۆنتترۆلی پارەکانیان بکەن بە تاکید لێرەکانە کێمە لە ئەوروپا دەژین لە ئەڵمانیا بەخصوص لە ئەڵمانیا شتێک نییە بە ناوی دەست بەسەرداگرتن ئەوە باوەڕ ناکەم ئەو شتە بتوانێت لە کوردستانی سەر بگرێتن چونکە شتێکە بانقێک دادەندرێ ئەو بانقە متمانەیەکی پشتێکی هەیە ینی بە حکوومەت یان دەوڵەتی مرکزی پشتوانەی و بانقی دەکاتن ناتوانن پارەی کەس لەوێ دەست بەسەردا بگیریان پارە لە کەس ببردرێ بەبێ هیچ هۆیەک زۆر سپاس دەست خۆش جوان خاندەگەڕێمەوە لای جەنابەت یعنی دەبینی زۆرێک لە ئامادەبووەکان گەنجن ئایا ئەم کابینەیە توانیوێتی کارێک بکات بۆ ئەوەی گەنج با بڵێن ینی کاری خۆی هەبێ بزنسی خۆی هەبێ ئەمە لە کاتێکدا کە ینی با بڵێن تعینات نەماوە نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراقیش ینی ئەم کابینەیە چۆن توانیوێتی ئەو کێشەیە چارەسەر بکات زۆر جار دەبینین مەسەلەن ئەم حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ مەسەلەن من کارگەم کردوتەوە مەسەلەن هەلیکارم ڕاگەیاندووە ینی بەرهەمی ناوخۆ زیاد بووە ئەمە وای کردووە کە دەستی کار لە نێو هەرێمی کوردستان زیاد بێت ئەم بەراوردا دەتوانی چۆن بکەی ینی لە دوای ساڵانێک کە ئەم کابینەیە دەستی بەکار کردو دەبینین دەڵێن کارگەی زۆرمان دروست کردووە بەڕێز دلۆڤان لە ناو کابینەکە ئەوەی من تێبینیم کرد ئەوەی کە باشترین کار بۆ حکوومەت کردبووی گەڕانەوەی گەنجی کورد تاکی کورد بوو بۆ ناولادەکانی کوردستان لە ڕێگەی کاری سربەخۆ کاری بچووک و کاری کارگەکانەوە ئێمە توانیمان ئاوەدانی بەرەولادەکان و کولتوری خۆمان ئاش بکەینەوە یعنی من ئەبینم لە ناولادەکانە ئێستا ژن ئەبینم خەریکی دروستکردنی ڕوبەهەنارن خەریکی دروستکردنی وشکردنەوەی میوەن ژنی ئەبینم کوڕی گەنج ئەبینم خەریکی دروستکردنی کارگەی بچووکی جلی خۆیانن باشە لێرە پرسیارێ بکەم دەستپێکردنی بزنسێک لە کوردستان ئاسانتریان لە ئەڵمانیا کەسێک بێوێت ببێتە خاوەن بزنس کاک دلۆڤان لە تا ڕادەیەک بەراوردەکە زۆر سەیرە لەبەرەوەی ئێرە سیستمی سۆسیال دیموکراتە لەلای ئێمە هەرێمێکمان هەیە پێوترێ دیموکراتی
و بەڕاستی نیمچە دیموکراتیە بەهۆی ئەو دەوڵەتانی کە دەورەیان ناوین و ناهێڵن دیموکراسیەکە بخەینە سەر پێ. ئەم دوانە دوو سیستمی زۆر لە یەکتری جیاوازن. تۆ ئەگەر خۆ بەستیتەوانێ بە سیستمی سۆسیال دیموکراتەوە بیۆکراتێکی زۆرت هەیە، زۆر بە هیلاک ئەچی تاکو و کارێکی سەربەخۆ ئەەکەی. بەڵام بۆ نمونە لە ئەمریکا کە دەوڵەتێکی سەربەخۆیە، لە کوردستانە یا لە هەر وڵاتێکی ترکە دەوڵەتێکی دیموکراسین کار ئاسانی زیاترە بۆ کاری بچووک و کاری بزنس. من ئێستا بۆ نمونە گەنج دەبینین لێرە ئافرەت باشە نزیکەی 12 کاتژمێر لە ڕێستۆرانتێک لەسەر پێ کار دەکات. زۆر جار بینیمەوە ڕاستی لە بەریتانیا ڕەنگە لە ئەڵمانیاش هەبێ کچی گەنج دێتە ئەم وڵاتە دەڵێ من ئێستا تووشی شۆک بوومە، ینی ئەو کارێک کە ئێستا لێرە دەکەم ئەگەر لە هەمان کارم ئەو مادی بوونم لە کوردستان بکرد بیا ڕەنگە باشتریش بووە، بەڵام کەس ئەوەی پێ نەدەوت. من دەبێ باسی ئەوە بکەی ئایا لێرە کارکردن ئاسانە، ئایا پارە ڕژاوە وەکوەوەی لە کوردستان باز دەکرێت؟ لە ڕاستیە کاک لۆڤان لە هیچ دەوڵەتێک پارە نەڕژاوە. ئەم دەوڵەتانە بەری ڕەنجی باجی کار ئەخۆن لێرە و بەکار دەوڵەتن. کار لێرە زۆر ئەرکێکی قورسە. باوەڕەکەم ئەو کاری کە خەڵک لێرە ئەیکا یا ئەو سیستمێک کە لێرە هەیە بیبێتوانێ ناو عێراق و هەرێمی کوردستان و هەموو ڕۆژهەڵاتی ناوڕاست بەڕاستی ئەبێ بە تەمەڵخانەیەک ئەو سەری دیار نییە. کەسی تااقەتی کارکردن و توانای ئەو 8 ساعت کارکردنی نییە کە ئێمە لێرە ئیکەین. زۆر سپاس. ئەوە ڕەنگە هەندێکیان زیاتریش کار بکەن. بەدڵنیایەوە دەمێ باز لەوە بکەم مەسەلەن گەنجێکی زۆر لێرەن کێتان مەسەلەن لێرە کار دەکات لە شوێنێک، ئایا چەند کاتژمێر کار دەکەن و کارکردنەکە چۆنە؟ چکە زۆر جار لە کوردستان دەڵێ گەنج لە ئەوروپا بە ئاسانی پارە بەدەست دەهێنێت و یعنی دەمەوێت یەکێکتان لەم بارەیەوە قسەم بۆ بکاتن کێ ئامادەیە قسە بکات؟ و ئەمنیش لێ دەوام دەکەم و ئیشی خۆم هەیە هەفتەی 5 ڕۆژان دەچمە ئیشێ و هەر ڕۆژێ 8 بۆ 8 ساعت و نیویش لە دەوامم بێتکە لەوەش ڕێگەی دەوامیشم هەیە هەموو ڕۆژێ ساعت و نیوەک بەڕێوەمە بۆ چون و هاتنەوەش. کارکردن لێرە چۆنە؟ زۆر جا دەڵێن لە ئەوروپا ڕەنگە کارکردن ئاسان بێت پارە ڕژاوە، دەبێت باسی ئەو شتانە بۆ بکەی. بۆ نمونە ئایا لێرە باج تاکس چۆن دەدەن؟ تاکسی لێرە زۆر دەدەین، ئەوە هەر هیچ هەموو مانگەی لە معاش تاکسەکە پێشێ معاشی وەرگری تاکسەکەیان لێ بڕیوی یان بیمەیان لێ بڕێوی پارەی بیمە و ئەو شتانە ئەوەی کە بۆ دەوڵەت دەمێنێتەوە لە پێشەوە هەمووی کەم کراوەتەوە. بێتکە لەوەش سیستەمی ئێرە زۆر توندە لە ئیشکردنە دەبێت هەموو دەمێت لە وەختی خۆت لەوێبی ئەگەر نووسن مەسەرەن ئامادە 20 ساعت هەشتی دەبێت هەشت لەوێبی نەک 1 دقیقە. لەو شتانە زۆر توندن و وەهاش نییە کە پارە ڕژا بێت تا ئەرکیشانی خۆت نەبێ نادەنێ. باشە زۆر جا دەبینیم دەڵێن گەنجانی هەرێمی کوردستان هەموو ئیشێک ناکەن لەوێ. ئێستا ئەو کابینێ نوێ هەندێک هەلی کاری ڕاگەیاندووە بە تایبەت مەسەلەن بۆ نمونە کارگەی دروست کردووە و زۆر بابەتی دیکە. ئەم هەنگاوە چۆن دەبینی؟ گەنجانی ئەوێ چۆن دەتوانن سوودی لێ ببینن؟ لێرە هەموو کەس ئامادەیە گەرش ئیشێکت هاتە پێشڕێ ئیشێکی باش بێت و لەگەڵ بگون جێ بیکات ئەوەکو فرسەت و شانسێکی دەبیندرێ. ئەو پێویستە لە کوردستانیش لە گەنجەکانیش لەوێ بەوەی رازی بن و گەشتێکیان هاتە پێشەوەکو شانسێک بیبینن و دەستی پێ بکەن بۆنا ئەگەر بێنە ئێرەش بە هەموو ئیشێکی ئامادەنە لە قاپشتن هەتا هەرچی هەیە. باش زۆر سپاس. جوان خان دەمەوێ باس لەوە بکەم ڕێگاوبان. من ئێستا بۆ هاتن بۆیرە طبعاً داوای لێبوردن لە هەمووتان دەکەم من دەبواە زووتر بگەم بەڵام زۆر دواکەوتم لەبەرەوەی من لە سویسراوە هاتمە ئەڵمانیا ڕێگە زۆر قەرەباڵغ بوو بەڕاستی زۆر جار کە ڕێگە قەرەباڵغ دەبێت هەموو هێرشەکان دەکرێنە سەر حکوومەت وانە هەرچەندە ینی ئەم کابینی ئێستا شانازی بۆەوە دەکات کە ڕێگاوبانی زۆر باشی دروست کردووە با بڵێن لە نێوان زاخۆ دهۆک هەولێر و هەندێک شاری دیکە اینی ئەم خزمەت گوزاریانە چۆن با بڵێن وەسفی دەکەیت تۆ وەکو کەسێک کە لێرەش جیاوی و ڕێگاوبانەکانت بینیون کە ئەوانەی ئێستا ئەم کابینەیە دروستی کردو ئەو کارانی حکوومەت یاریمی کوردستان پێویستی بە هۆشیاریە من وەک تاکێکی ناو کۆمەلگاکەی خۆم ئاگاداری ئەوەم حکوومەت ئەو بەرەی کە دەسەڵاتی دیموکراسی پێگەشتووە چاکسازی و خزمەتگوزاریکی زۆر باشی تایە هەروەکو هەمومان نەزانین بۆ ڕێگەی زاخۆ و دهۆک و هەولێر و دهۆک باشە بەڵام ئەو بەرەیە کە دەستی بەرەی مەقاومەی پێگەشتووە بەڕاستی بێ خزمەتگوزاریە بەرەی مەقاومە مەبەست چییە؟
نعم وەڵام دەیت تۆ بەڕاستی ئەمێ بەڵام ئەوە ئەچێتە تەسیرەوە بەڵێ بەڕێز لێڤانبەرەی مقاومە هەموو ئەو کەسی لایەنانە ئەگرێتەوانی کە لەژێر هەیمەنی ئێرانان بۆ نمونە ئێمە خەتی هیلالی شیعی بەتەواتی لەژێر دەسەڵاتی ئێرانایە و لە ناویانە بۆ نمونە سلێمانی و کەرکووک ئەمانە کەوتونەتە ژێر دەسەڵاتی بەرەی مقاومە هیچ خزمەت گوزارێکیان پێناگات و کە کاتێک حکوومەت پارەکەشیان بۆ ئەنێرێ قۆرەخکاری حیزبیتیایە ئەو کاتە لەژێر دەسەڵاتی حکوومەت نامێنێ یعنی بە کورد و کرمانجی پێت بڵێم ئەو لایەن و ئەو شار و ناوچانی کە دەسەڵاتی ئێرانی پێگەشتووە خزمەت گوزاریتیانە باشە زۆر جار گلەی ئەوە دەکرێت کە لە سلێمانی ینی پرۆژە نەکراوە خەڵک گلەی هەیە و خەڵکەکەیش دەڵێ بۆ نمونە لە هەولێر بەم شوێ یاخود لە دۆک بەم شوێ چارەسەر چییە تۆ وەکو ئافرەتێکی خەڵکی سلێمانی ینی ئەم بابەتە چۆن چارەسەرە بێ خەڵکی سلێمانی چی بکات؟ خەڵکی سلێمانی خەڵکێکی زۆر وشارن زۆربەی زۆریان کەوتونەتە ژێر هەڕەشەوە زۆربەی زۆریان ناچارن دەنگ بەنەوانی بۆ حیزبانی کە ئێستا لە ناوچەکە دەسەڵاتیان هەیە چونکە موچەکانیانە بڕن تەڕانت پێیانەڵەن تۆ ئەچی بۆ دەنگانە بێ تەسویری دەنگانەکەت بکەیت و بۆم بهێنیت بەڵام لەم هەڵبژاردنە مۆبایل قەدەغە کراوە باشە؟ ینی چارەسەر چییە ئەم خەڵکە چی بکات؟ دوای خەڵک قورعان ناهێن قورعان دانیش قەدەغەیە بۆ خەڵک سوێن دەدرێت ئایا دەنگ بە کام لایان بدە؟ من پرسیارە ئەیکەم من نازانم بەڵام من نازانم بەڕاستی خەڵکیان سوێن داوایانە ئەزانیتە کاک دلۆڤان داجاری ئەوەم و دۆکۆمنتی ئەوم لە بەردەستایە کە خەڵک هەیە کورانەتە ناو گروپی وەتسئەپ و ڤایبەرەوانێ و لەژێر هەڕەشەیان باشە شتێکی دیکە زۆر جار ئێمە دەبینین لە وڵاتانە ئەم کابینەیە خەڵک بەدڵی نییە کابینەی دواتر دەگۆڕێتەوە باشە یان دەنگ بە پارتێکی دیکە دەدا بەڵێ ئەمە چەند باشە ئەم کللتورە لە هەرێمی کوردستانیش هەبێت بۆ نمونە ئەو زۆنەی کە تۆ باسی ئەەکەی با بڵێن یاخود سلێمانی تا چەند گرنگە بۆ نمونە بۆ ئەم هەڵبژاردە دەنگ بە پارتێکی دیکە بدەن ئایا ئەمە بە چارەسەر ئەزانی؟ بەڕاستی کاک دلۆڤان بەڵێ چارەسەرە لە بەروی پرۆسی دیموکراسی خۆی هەر ئەبێ وابێ و خەڵکی سلێمانی لەوە هۆشیارترن جاری کە ئەو حیزبانە هەڵبژێرنەوە کە ئازاریان پێگەیاندون مەبەستت ئەو پارتی دەسەڵاتدارە لەوێ؟ بە دڵنیاییەوانێ بە دڵنیاییەوە ئێمە لە سلێمانی یا با بڵێن لە ناوچەی سەوزا ڕاستە هەروەکوتم کۆمەڵێک کەس هەیە سەر بە حیزبەکەیە و موچەکەی لە حیزبەکەوەیە بەڵام دوجار دەرئەنجامەکانی کار و کردەوەی ئەو حیزبانە لە ناوچەی سەوزا ئازارێکی زۆری بە هەست و سۆزی خەڵک گەیانوە بە دەسەڵاتەوە و بە ئۆپۆزیسیۆنەوە لە ناوچەکەیە لەبەر ئەوە من پێچەڵێم خەڵکی سلێمانی زۆر لەوە هۆشیارتر ئەبینم نەچن بۆ دەنگدان جارێکی کە ئەو متمانە زۆری کە جاران بەم حیزبانیانەیە نایەنەوە زۆر سپاس دەزانم لێرە سندوقەکانی دەنگدان داناندرێن با بڵێن لە وڵاتانی دەرەوە بەڵام دەمەوێت ئەوە بپرسم لێرە کەس ئامادەیە بگەڕێتەوە کوردستان بۆ ئەوەی دەنگ بدات خۆ ئەگەر مایکەکە پێ بدەیت بزانم بۆچوونی چییە لەسەر ئەم هەڵبژاردنانە خۆت بناسیێنە فەرموو بەڵێ من ئیبراهیم مەسعود خەڵکی زاخۆمە بەڵێ بێگومان ئەس دێ ڤەگەڕم سێ ڕۆژێ دی ji ber helbijartinên herêma Kurdistanê min ferzanî ku ez biçim dengî bidim wê partiyê ew partiya desalatdar ew partiya ku kabîna nehêb rê vebirî bi rêjeyeka berçav projeyên xizmetguzariyê başûrê Kurdistanê berevpêş veçûyî bû zanîn berî du manga ez li herêma Kurdistanê bîm rêga û banên wê gelek pêşkeftineka bixwe vedîtî تاگو از حالکە زاخۆمە میکات بێژن زاخۆ بیە ینی ناوچەیەکە گەشتیاری گەلەکە جوان تا چاوە دیت ینی ئەو کارên کولوێری هاتینەکە بێگومان من diviya behs li hindê bikim çunke kabîna nehêşiya kertê geşt û guzarî gelek pêş ve bibit netinê geşt û guzarî kuşt û kal rêgeban pêşesazî mixabin li hindek navçeya qureqkariya hatî kirin destê hikûmetê negeştiye wan navçeya ku xizmeta wan navçeya jî wekû navçe zax û duhok û hewlêrê bikin
باشە چارەسەریەوێت و چاوە بینی خەڵکی وان ناوچاو چ بکەن چارەسەریە وان ناوچاژی بگۆڕینایە ji ber ku ez radgehînim ez sil Almanya dijîm ji ber vê pêşkeftina navçeyê me ez mecbûrim nûke seredana Herêma Kurdistanê bikim deng bi wê partiyê bi wê lîstê bidem ku ewa xizmeta şarê min dikit ewa xizmeta welatê min dikit yanî bila xelkê me Başûrê Kurdistanê baş bizanî jî ew bacel Herêma Kurdistanê hey çi welatek wek ku Herêma Kurdistanê bacekê min ser xelkê nîne من دوێت ئەس پرسیارە هەندێک تا بکەن تا بەحسا باجێ ئەڵمانیا کرد تێگوتن کو هەندێک پارت لڤێرێ پارتên کوردی باجێ bi xurtîş xelkê wergirin erê rast e bêguman partên Kurdî yên heyn ku bajêş xelkê weridgirin ne tenê ji wana weridgirin evin xudan biznisa xwe bin belku ji hewlatiyê dî jî normal jî tê wergirtin ew hewlatiyê li cihekê kar jî bike divêt bacê ew partiyê Başûrê Kurdistanê anî parçên nexêr neyê Başûrê Kurdistanê ne gelek gelek spas bike Ciwan xan debînin hindêk car hindêk rexne decîrên li katî bangeşê hilbijardin li Kurdistan eya li welatanî derewê ji we bo nimûne yani li seretayê bangeşê hilbijardinەوە rexne li we de gîrêt ke yani gundî Lubnanî li Hewlêr heye yan hindêk babetî dîke boçûnê çi ye li ser em bangeşane eya li wilataneş bangeşeyî wa bem şêweyê dekirêt بەڕاستی کاک لۆڤان یەکەمین جارمە لە ژیانی خۆما بانگەشەی وا سەیر و سەمرە ببینم بانگەشەیەک بوو تا ڕادەیەک شازێکی زۆر نامەدەنیانی بەخۆ بینی و هیوادارم کەمێ هێواشی کەنەوە ئایا ئەم پەیامە بۆنی شارچێتی لێدێ بۆنی ڕەگەزپەرستی لێدێت یان نا بەدڵنیاییەوە بە ناڕاستەوخۆ لێجان بوو کە لە کەرامەتی خەڵکی هەولێر و من لێرەوانێ باوەڕم وایە ئەگەر ژنێک هۆشیارێکی بەرزی هەبێ دەنگ بەولایەنە نایە کە سوکایەتی بە کەرامەتیەکە دەمەوێت باسی ئەوەم بۆ بکەن ئایا دروشمی پارتە کوردیەکانتان چۆن بینی لەم هەڵبژاردنە بۆ نمونە پارتێک هەیە دەڵێ دەیڕوخێنین پارتێک هەیە دەڵێ ئاوەدانی دەکەینەوە پارتێک هەیە دەڵێ ئیتر بەسە ئێوە وەکو ڕەوەندی کوردی لە دەرەوە دروشمی ئەم پارتانەتان چۆن بینی وە کامتان بە گونجاو بینی ئەوەی ئێستا من دەیبینیم لە کوردستانی خۆمان و بانگەشەی بۆ دەکرێت بۆچوونی من بانگەشەی هەڵبژاردن نییە بانگەشەی هەڵبژاردنەوەی تۆ بێ بەرنامەکەی خۆت شەرح بکەیت تۆ چیت پێیە من تۆ چیت پێیە باسی خۆت دەکەی منیش هاتم باسی خۆم دەکەم دەڵێم 1 و 2 و 3 دەتوانم 4 جادت بۆ بکەم 4 ئاوەدانی بکەم زیاتر خزمەتی میلەتەکەم بکەم زیاتر لە بوارەنەتەوە یەکە مەسەلەن من بەرگری لە میلەتەکەی خۆم بکەم کاتێک تووشی کێشەیەک دەبێ بەڵام ئەوەی ئێستا من دەبین بەسە چ بەسە باشە کاک محەممەد لێرە هەیە بەس بۆ نمونە لە ئەڵمانیا پارتێک خۆی لە ناودەسەڵات بێ کاتێک کە با بڵێن کابینەکە تەواو بێ لە بانگەشەی هەڵبژاردن بڵێت وەکو حزبێکی ئۆپۆزیسیۆن هەسوکەوت بکات و بڵێت دەیڕوخێنین شتیوا ئەو شتیوە لە هەموو دنیا نییە بەڕاستی ئەوەی ئێستا ئێمە دەیبینین لە ناوڵاتی ئێمە دەکرێت نییە لە هەموو دنیا شتیوان نییە دروشمی پارتەکانی ئەڵمانیا لێرە چۆنە ئایا خەڵک چۆن یاخود با بڵێن پارتەکان چۆن باگەشەی هەڵبژاردن دەکەن وەڵا لێرەوە بۆ بڵێن بۆ ئارامیە بۆ ڕوخاندن نییە پرۆپاگاندای ئەوها لێرە نییە و زیاتر بۆ ئەوە وڵاتەکە چۆن باشتر دەبێ و چۆن خۆشتر دەبێ ڕووناکتر دەبێ زۆر سپاس جوانخوان لەبارەی با بڵێن دروشمەکان مثلا هەر حزبێک و دروشمێکی هەیە ئەڵێ بۆ نمونە دەیڕوخێنین هەیە ئەڵێت ئیتر بەسە پارتی باز لە ئاوەدانی و ئارامی دەکاتەوە ئەم با بڵێن دروشمانە تا چەند ئەم پارتە کوردیانە لەگەڵ ئەو دروشمانە دەگونجێت کە لە وڵاتانی با بڵێن ئەوروپا هەیە بەڕاستی کاک لۆڤان لێرە ئەگەر حیزبێک باسی ئەو کا بڵێ ئەیڕوخێنم هەر خەڵکەکەی ئێرە ئەوەنە وشیارە خۆیان بارەگاکانی ئەوڕوخێننی هێن نەخوارەوە یعنی زۆر لە یەک دوورە زۆر نامەدەنیانەیە ئەو قسە
زۆ سپاس بۆ کاتەی بە ئێمە بەخشی جوان خان زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بوون هەروەها زۆر سپاس بۆ ڕەوەندی کوردی کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بوون و دەزانم هەندێکتان لە شوێنی زۆر دوورەوە هاتوون زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەڵێ بەڕێزان لە ماوەی ڕابردوودا لە بەرنمەیەکی تایبەت لەگەڵتان بووین تا بەرنمەیەکی دیکە هەر شاد بن.